ماوەی زیاتر لە مانگێکە پێدانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان لە شاری کەرکووک کەم بۆتەوە و لە ماوەی 24 کاتژمێردا کەمتر لە 8 کاتژمێر کارەبای نیشتیمانی دەدرێت بە هاوڵاتیان. بە وتەی هاوڵاتیانی کەرکووک حکومەت پلانی نییە بۆ دابەشکردنی کارەبا لە نێوان مۆلیدە ئەهلەکان و کارەبای نیشتیمانیدا. 2 کەرەت 3 کەرەت تێت و ئەبرێتەوە. ئەمە حاڵەکەمانە. نەک هەر ئێمە گشتی لە عالەم یعنی ئەمە هینیەتی هیوایەتێتی کە ئەم کارەبایە چاک ببێت. پێدانی مۆلیدە لە 8.4 ئەیدات یعنی حتا وەتەنێکە دێتەوە. وەتەنێک کە هاتەوە ئەی بڕێتەوە. سعات چەند ئەیداتەوە سعات 2 ئەیداتەوە تر بۆ ئێوارە. کارەبای کەرکووک بڵێن کزە یعنی کەمە ناهینە بەس چکە من دوکان خەتین جایم بڵێن ماڵ و بازاری من باشە بە ڕۆژەیە بەس ماڵەوە کەمە. نیشتیمانی تا چەند باشە؟ نیشتیمانی وەڵەوان نییە ئەکوژێ و ئەبڕێ و ینی هین نییە وڵڵاهی تهدید نییە نازانم. کارەبای نیشتیمانی ئەو باشە نییە ینی ئیشوکاری ئەوانی ئیشان بە کارەبای ڕایگرتووە دووەم شت بەرنامە نییە لەم شارەیە بۆ کارەبا بۆ نمونەوەکو سلێمانی ئەگە بەرنامە هەبێ بڵێ ئەوەنە سەعات کارەبا دێنەوە سەعات کارەبا نادێنەوە باشترە. ئیشوکارەکان ڕایە بێ بەگشتی کارەبا باش نییە بە تایبەتی لە وەرزی زستانە کە سەرمادێ یا لە هاوینە کە تەموزە گەرمادێ ئەو کاتە کارەبا هەر نابینیتەوە. لە ئاستێکی باشە نییە زۆربەی گەڕەکەکان کەرکووک کارەبای نییە. من خۆم شەوە من خۆم مۆزەفم بەچم بۆ دەوام سەعات 6 زۆربەی لە باند سرویلادەوەڕۆم زۆربەی شارەکان کارەبای نییە. جاران زۆر باشتر بوو کارەبا نازانم سەبەبەکەی هۆی چییە مەحافظە مەرز مەحافظە نازانین کەس کارەبا چاک ناکات لەم شارە هەمووی کێشەی هەیە زۆر کاریگەریە ئێمە بە تایبەتی ئیشمان سەر کارەبای نیشتیمانیە. بەڵێ لەلایەکی دیکەوە بەڕێوەبەری دابەشکردنی کارەبای کەرکووک دەڵێت کەمی بەشە کارەبای کەرکووک لە تۆڕی نیشتیمانی عێراق و هاوکاری نەکردنی هاوڵاتیان وای کردووە نەتوانن کارەبای پێویست بۆ گەڕەکەکانی شارەکە دابین بکەن. وەکو خۆتان نەزانن ئێمە 2 سەرچاومان هەیە بۆ بەرهەمهێنانی کارەبا. سەرچاوی یەکەم لە تۆڕی نیشتیمانی عێراقیەوە دەسمانەکەوێت لە ڕێگەی هێڵی دیالەوە دەدرێتە کەرکووک. لەلایەکی تر لە هەرێمی کوردستانەوە پێشتر 250 مێگاوات کارەبامان پێدرا بەڵام ئێستا 100 مێگاوات کارەبامان پێدرێ. سەبارەت بە کارەبای نیشتیمانی لە ڕاستیدا تەنها هێڵی دیالە کەرکووک و دیالە سەڵاحەدین و مووسڵ هەیە کە تۆڕەکانی کارەبا ببەستێ بەیەکەوە. ئەمەش بەس نییە بۆ ئەوەی بتوانێت کارەبا بە تەواوی بگەێنێت بە ئەو سێ پارێزگایە. لەلایەکی ترەوە بەکارهێنانی کارەبای زۆر و بێڕەچاوکردنی دۆخی کارەبا لەلایەن هاوڵاتیانەوە و دابەزینی پلەی گەرما بۆ خوار سەفەر هۆکارێکی ترن کە نەتوانین کارەبای پێویست بۆ گەڕەکان دابین بکەین. هەر بۆیە پێدانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان لە ئێستادا 11 کاتژمێرە لە شەو ڕۆژێکە. سەرباری بەرهەمهێنانی 700 مێگاوات کارەبای نیشتیمانی لە وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا لە شاری کەرکووک و کڕینی 100 مێگاوات لە هەرێم تۆڕی نیشتیمانی عێراقی تەنها 400 مێگاوات کارەبا دەدات بە کەرکووک. هەر بۆیە ئەمە شوای کردووە بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای شارەکە نەتوانێت کارەبای پێویست بۆ هاوڵاتیان دابین بکات. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.